ئێمە چەندەها جۆری تونند و تیژیمان هەیە وەکو تونند تیژی دەرونی جەستەی سێکسی ئابووری و هۆکارگەلێکەنە کە ژنان ڕوبەڕووی تونند و تیژی دەبنەوە. یەکێک لە هۆکارانە هۆکاری کۆمەڵایەتی وەکو عقڵیەتی پیاسالاری و زاڵبوونی عقڵەتی پیاسالاری لەسەر کۆمەڵگاکەمان وا دەکات کە ژنان بەپلە نزمترن لە پیاوە ببیندرێن و هەروەها جاری وایە ترس و دڵەڕاوکێ لە نێوان خێزانەکان یان لە نێوان ژنان دەوا دەکات کە بێدەنگ بن لە ئاست تونند و تیژیەکان و نەتوانن داوای ماف حەقی خۆیان بکەن لە ترسی لە دەستدانی خێزانەکانیان یاخود لە ترسی تۆڵەسەندنەوە یاخود لە لەدەستدانی منداڵەکانیان ئەمانە هۆکارگەلێکن و هەروەها نەبوونی خوێندەواری کەم لەلایەن هەردوو ڕەگەزەوە دەکات کە تونند و تیژیەکان پەرە بسێنێت لە ناو کۆمەڵگەی ئێمەدا چکان هەریەکان و هەر لایەنێک نازانێت کە ئەرک و ماف و حەقی خۆی لەکوێیە. و هەروەها ئێمە هۆکاری ئابووریمان هەیە پشت بەستنی ژن بە پیا وای کردووە کە ژنان پشت بە پیاوان ببەستن و ئەمەش وای کردووە تونند و تیژی زیاد بکەن لە ناو خێزاندا و نەتوانن دارایی خۆیان یاخود ئەرک و ئیمتیازاتی خۆیان بەدەست بێن و بەبەردەوام داوا لە پیاوەکانیان دەکەن و هەروەها بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری و هەژاری وای کردووە کە تونند و تیژی پەرە بسێنێت ئاستەنگ دروستکە لە ناو خێزانەکاندا و هەروەها جاری وایە ئێمە دەبینین یاساکان وەکو پێویست ڕەنگە هەندێک یاسا هەبێ سەبارەت بە تونند و تیژی دژی ژنان و بۆ خێزان بەڵام لە ئاست تموح و پێشکەوتنی ئێستای کۆمەڵگاکەماندانی وای کردووە کە وەکو خۆیان جێبەجێ نەکرێن یاخود ساردێک هەبێت لە جێبەجێکردنیاندا. قسەی کۆتایی ڤار دەیکات.